بەناوی خوای مێرەبان دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تری نوێنەری تۆ پێتان گەشتومەتەوە. ئەمجارە لە ناوەندی پارێزگای هەڵەبجەوە نوێنەرەکەی ئێوەم هێناوەتە ناو پارێزگاکە کە ئەویش بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی سلێمانی دەکاتە هەڵەبجەی شەهید هەڵەبجەی تازە و شارە زور سێی سادەق پێنجوێن خوڕماڵ و تەوێڵە و بیارە. ئەمڕۆ هێناومەتە ناو هەڵەبجە بزانم لە ماوەی 7 ساڵی ڕابردوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ماوەی چەند ساڵێکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەندامی ئەنجومەن بووە چی بوو ئەم پارێزگایە کردووە ئەوەی کە جیای دەکاتەوە هەمومان دەزانین پارێزگای هەڵەبجە یا ناوەندی پارێزگای هەڵەبجە بە چه کارەساتێک تێپەڕیوە کە 16/8 لە هەمان کاتە دۆسی قەرەبووکردنەوەی ئەم بابەتە لە بەغداوە دەکرێت کار جدی لەسەر بکرێ ئەم پارێزگایە پەراوێز خراوە بابزانین خودی ئەحمەدی حاجی ڕەشید کە خەڵکی ئەم پارێزگایەیە چی بۆ خەڵکو و دانیشتوان و شارەکەی خۆی کردووە لەگەڵ مابن لە مۆنومنتەکەەوە دەست پێەکەین کە ئەتوانم بڵێم ڕەمزی ئەو کارە ساتانەیە کە بەسەر هەڵەبجەدا هاتووە لەگەڵ مابن با لەگەڵ ئەحمەدی حاجی ڕەشیدا بدوێین بزانین هەم ڕای پارێزگا و دانیشتوانەکەی چیە لەسەری و هەم خۆی وەک ئاماژەم پێکرد چی کردووە لەگەڵ ماوەسا سپاس بۆ دەفتەکە دووبارە پێخێنە ناو مۆنومنتی هەڵەبجەوە ساڵانە سەردانیەکەی مۆنومنتەکە ڕوونە کە ڕەمزی 16 و 5,000 قوربانی هەڵەبجەیەکانە ئەمێ بزانم ئەو ڕۆژە لەکوێ بووی بەم زامە ئەزانی تاڵی ئەم زامە چەشتووە کاتێک کە سەفەرەکەمەوە بۆ هەڵەبجە یاخود مەشهەدێکی مۆنومنتەکە بینم لە هەر جێگایەک ئیحساسی ئەو ڕۆژانم دووبارە بۆ دروستە بێتەوە ئیحساسی ئەو ڕۆژ لەبیر ناکرێت کاک جەلال چونکە هەموو زامێک قابل بەوەیە خۆش بێتەوە بەس ئەو زامەی کە بۆ هەڵەبجە دروست بوو بەو کیمیایە ئەستەمە من لەو کاتانەشی کە لە دوای کیمیاکە گەڕامەوە وەزانکۆ کە ئەگەر نەمانتوانە بەشداری بکەین یا با بڵین دوور بووین چکە شارەکەمان ئەو کاتە داگیر کرا بوو لە دوای هەشتاونەوە کە گەڕامەوە وەزانکۆی مووسڵ لە کاتی 16 بۆ خۆم ئەچوومە ژوورەکەی خۆم و ئەو یادەوەریم بەبیری خۆمە هێنایەوە کە سیستەمێکی گەورەمان لێکراوە و دڵ و دەروون مەگیرا بە تەواوی بۆیە ئیحساسێکە لای هەڵەبجەیەکان کە لە بیرچوونەوەی زەحمەتە زۆر باش ئەمێ بچین ئەگەر دەرگا کرا بێتەوە چەندیمێنێک ببینین لەوێ من هەندێک پرسیاری تایبەتم هەیە بۆ بارودۆخی ئێستا بۆ بارودۆخی ئەو 7 ساڵی ڕابردوو کە جەنابەت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئەم هەموو ناوەی کە لێرە هەیە ئێستا ئەمە بەشێکن لەوانەی کە لە شارەکەی جەناب تا شەهید بوون بە دەستی ئەو ستەمکاریەی کە لە ڕەسی بەغداوە بوو باشە خۆش دەزانی هەندێک ئێستا بەغام وەرزەمە بە قەرەبووکردنەوەی خەڵکی هەڵەبجە 7 ساڵە لەوەی چیت کردووە ئەوەی کە هاوڵاتی تێ ئەگالەی ئەڵێ جینۆسایت هاوڵاتی جینۆسایت بێ ئەمفال بێ ئەمانە نازانێت ئەزانێ قەرەبوو کراوەتەوە قەرەبووی تەنانەت نەک معنەوی چکە معنەویەکە خۆتە زانی ساڕێژ نابێت قەرەبووی مادی چی کراوە بۆ ئەم شارە لەگەڵی شاگەر سێرەکی دیمەنەکان بکەین طبعاً ئێمە بێ باس لە موسسەکەی خۆمان بکەین ئەو موسسەیە چی کردووە کامە موسسە موسسەی پەرلەمان دوایی ئەو موسسەیە تا چە ئەندازەیەک توانایی و کاریگەری و هەژمونی بەسەر هەرێمی کوردستانە هەیە یەکێک لەو گرفتانەی کە هەیە کاتێک یاسایەک دەرچووە هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێمی کوردستان بەدەم ئەو یاساوێ یا مەسن تەفعیلی ئەو یاسایە نەکردەوە بۆ نمونە یاسای ژمارە 16مان هەیە بۆ قەرەبووی زیان لێکەوتوانی ڕژێمی پێشوو ئەم یاسایە پێش دەورەی ئێمە دەرچووە کە دەرچووە لەبەرەوەی بوجیان لەسەر ئەساسی لە ساحەڤە مامەڵە لەگەڵ کردووە
پشکی هەرێمیان نەداوە و تویانە لەو لە ساحەبەی خۆتان قەرەبووی خەڵکی هەڵەبجە بکەنەوە بەڵام بەرپرسانی هەرێم ساتێکیش بیریان لەوە نەکردوێتەوە کەوا قەرەبووی ئەم شارە بکەنەوە بۆیە زۆر هەوڵماندا کە ئەو یاسای شانزەیە تەفعیل بکرێ بۆ تەواوی عێراق و هەڵەبجەش لە زمنیان نابێت دوجار لە بودجەی با بڵێن ئەم ساڵدا لە 2021 کە لە لیژنەی مالی برای بەڕێزم دکتۆر جەمال پێشکەشی کرد دوایەوەی من دۆکومنتێکی تەفسیلیم لەسەر بابەتەکە خستە ڕوو طبعا لەسەر پێشنیاری هاوکارمان برای بەڕێزمان دکتۆر مسەنا ئەو بابەتەمان لەناو لیژنەی مالیە جوڵان تا دوجار بوو بە بابەتێک لەناو پرۆژە یاساکە بەڵام گرفتێک هەیە لەو قەزیە ئەوە وەکو هەوڵدانێک بۆ قەزێکە بۆ ئیساڵانی داهاتوو ئیشی لەسەر بکەین ئەگینان نەبوونی تەمویل یا تەرخانەکردنی تەمویل بۆ ئەو بابەتە ئەبێتەوەی هەت تێکستێک بێت لەناو موازنە خوازیارم ئەو برادرانەی ئەگەر ئێمە نسیبمان کەوتە ئەوێ لەگەڵ هاوڕێکانم کە لەوێ بین لەگەڵ نوێنەرەکانی ئەم زۆنە چونکە تەنها ئێرە نییە کارە ساتبار ڕاستە هەڵەبجە کارە ساتباری یەکەمە لەو قەزیە بەڵام منطقەی هەوراماناتمان هەیە کە خورماڵ هەمان کارە ساتی بەسەر هاتووە وەکو ڕوخاندن و وێرانکردن پێنجێن و سێ سادق هەمان کارە ساتیان بەسەر هاتووە لە بیرمان نەچێ هەڵەبجەی تازە هەمان ئەو خەڵکەیە کە لێرەوە ماڵی وێران بۆ چۆتەوێ بۆیە ئەبێ یاساکە تەفعیل کرێ بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لەگەڵ قەڵازێ و سیا و سەنان و هەموو ئەو شوێنانە تا ئێستا نەتوانراوە ئەوە بکرێت کێ نەیتوانیوە ئێوەی پەرلەمانتار حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم بەرپرسی ئەساسی هەیە لەوەی نەیتوانیوە ئەمە بکاتە بەشێک لە تەفاوزی خۆی تا ئێمە لە ناو پەرلەمانە کە داخڵمان کردووە لە موازنە حکوومەتی هەرێم نەهاتۆتە پێشەوە تەرجەمەی ئەم قەزەیە بکە بۆ مفاوەزاتێک مشکلەکە لە مەرجی مفاوەزاتە سیاسیەکانە یا لە دەقە یاساییەکان دەقە یاساییەکەمان هەیە هەمانە بۆی دەقە یاساییەکەمان هەیە یاسای شانزەیە کەوا یاسای قەرەبووکردنەوەی زیان لێکەوتنانی ڕژێمی پێشووە بەڵام هەرێمی کوردستان کە مەبەستیان ئەوە بۆ بەرپرسە سیاسیەکان ئەو حیزبە دەسەڵاتدارانەی کە ئێستا خۆیان بە حیزبی عیملا قەزانن بیریان لەوە نەکردوێتەوە هەوڵیان بۆ نەداوە ئەمە قەزیەیەکی دەولیە یا قەزەیەکە سەر تاپای عێراق مەسئولیەتی حکوومەتی ئیتیحادیە کە قەرەبووی ئەمە بکاتەوە بۆیە ئەوان کە پارەکە هاتۆتە لای خۆیان ئەم قەزی ئەساسیان لەبیر چووە بۆیە چەند جارە هەوڵە دەین مەسەڵەن ناوبەناو لەوەتی من لە پەرلەمانی ئیتیحادیم ناوی پارێزگای هەڵەبجە بە پارێزگا تۆمارەکەین بۆ ئەوەی ئەمە ڕێخۆشکردنێک بێ بۆ ئەو کاتێک کە تەطبیق ئێمەکرێت لە وەزارەتی پلانە ئەو بابەتە ساڵانە بودجەیەکی بۆ تەرخانەکەین باشە هەڵەبجە لای حکوومەتی عێراقی و پەرلەمان پارێزگایە یا هێشتا قەزایە لای پەرلەمان پارێزگایە حکوومەتی عێراقی وەکو مامەڵەکردنێکی جوزئی پاسپۆرتی بۆ ناردۆتەوە دەوایری ئیتیحادی تایە بەڵام لە وەزارەتی تەختیتە تا ئێستا جیان نەبووەوەکو پارێزگایەک بۆ تا ئێستا زیاتر نەکردوێتەوە بۆیە حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە لەو بابەتە چونکە ئەوە مامەڵەی حکوومەتی هەرێمە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بابەتەکە کاتێک کە لە ئەستۆی پەرلەمانە بوو واژوومان بۆ کۆ کردەوە واژوەکان لە ناو پەرلەمانە مامەڵیان لەگەڵا کراوە چووەتە لیژنەی یاسایی بەڵام نەتوانراوە حکوومەتی هەرێم ئەم بابەتەیە ئەو وەفدە سیاسیانە و ئەو وەفدە حکومیانەی کە دێتە بەغداوە هەڵەبجە بەشێک نییە لە ئەجندای دانوستانی ئەو دووشت لە دانوستانی بەرپرسانی هەرێمی کوردستانە هەیە داهات با بڵێن پارە لەگەڵ مانسەب یعنی ئەگەر پۆستێکیان پارە بۆ کوێ بۆ بە چ ناوێکەوە ئەوەی کە لێ وەریەگرن دێتە ئێرە بە ناوی چیەوە وەریەگرن بە ناوی بوجە و پشکی هەرێمی کوردستانەوە وەرگیراوە ئەمە بڵێن بە ناوی هەڵەبجەوە هیچ ئەم پشکە بەشی زیندانی سیاسی تیا بووە بەشی شەهیدی تیا بووە بەشی قەرەبووی تیا بووە هەموو ئەمانەی تیابە بەس هەرێمی کوردستان لەبەرەوەی شتێک نییە لە هەرێمی کوردستانە مؤسسە بێ شتێک نییە کەوا حکوومەتداری بێ بۆیە هەمیشە هەڵەبجە ئیهمال کراوە لە ساڵی 99 هەڵەبجە بڕیار بە پارێزگابوونی دراوە تا ئێستا نەتوانراوە ئەوە بکاتە فشار یا ئەوە بکاتە یەکێک لە خاڵەکانی ئەجندای دانوستانی بۆ ئەوەی ئەم بابەتە لە حکوومەتی ئیتیحادیە کۆتا بڕیاری لێ بدرێ و
لە وەزارەتی پلانە مامەڵەی پارێزگای لەگەڵ بکرێ بۆیە بەشی زۆری قەزیەکە کەوێتە ئەستۆی حکوومەتی هێرام و ئەو دوو هێزە سیاسیە لە بیرمان نەچێ ئەو دوو هێزە سیاسیە هەڵەبجان کردووە بە قوربانی نیزاعەکانی خۆیان بەرپرس هەیە لەم شارە بەرپرس یەکێکە لەو هێزە سیاسیانە وتوێتی نایەڵم هەڵەبجە بێ بە پارێزگا تا ئەو کاتەی مەرجەکانمان جێبەجێکە مەرجی ئەو هێزە سیاسی کە دەسەڵاتی لەدەسا بوو جێبەجێ بکرێت زۆر باشە مامۆستا من دەمەوێت ئەمە بپرسم ئایا لەناو حکوومەتی عێراقیە لەناو دامودەستگا حکومی و تەنانەت لەناو پەرلەمانیشە دەکرێت بڵێن بەرپرسی عێراقی هێشتا شارەزا بە کارەساتی کینابەرانی هەڵەبجە نەبوو بێ لەوەی کە بزانێ ئەمە هەمووی دۆکیۆمنتە لەوەی کە هەڵەبجە بەدەستی حکوومەتی پێشووی عێراق یا ڕژێمی پێشووی عێراق چی لێ هاتووە بەڵێ تا ئێستا هەیە بەرپرس هەیە ئەمە خەتای ئێوەیە کە هەیە خەتای حکوومەتی هەرێمە بۆچی نەتانتوانی ئەوم خەڵکە لەم کارەساتە گەورەیە تێبگەێنن بەشێکی زۆری خەتای حکوومەتی هەرێمە ئەوەی لەسەر ئێمەیە مەسە من ئەندام پەرلەمانێکی حیزبێکم لەو حیزبانە چیم توانیوە بیکەم بۆ ئەوەی خەڵک ئەم کارەساتە بزانێ ساڵانە لە کاتی ئەم مناسبەیە ئێمە لە ناو پەرلەمانی عێراقا هەمان مناسبە وتارمان هەیە لەسەر هەڵەبجە یەکێک لەو ساڵانە وتارەکە من خوێندومەتەوە بابەتێکی تر تەنها وتار خوێندنەوە کاریگەری نابێت چکە ئەوان تەسەوری قەزیەکە پێویستە واقعەکە بین لیژنەی مالی بەسەرۆکایەتی دکتۆر هەیثەم جبوری کە ئێستش سەرۆکی لیژنەی مالیە هێناومەتە ئەم بینایەوە لێرە کۆنگرای ڕۆژنامەنووسیمان بۆ ساز کردووە بۆ ئەوەی هەرچیمان داوا کرد تەسەوری قەزیەکە بکە وەفعلەن تا ئێستا لە 2015ەوە هەتا 2021 کاتێک کە باسی هەڵەبجەکەن شتێکی نائاشنا نیە بەوانەی کە هاتوونەتە ئێرە بەڵام ئەوانەی کە ئێرەیان نەبینیوە فعلەن تەسەوری قەزیەکە ناکەن تەفەهوم یان نازانن مەسەن تەفەهومی ناکەن کە نازان چی ڕووی داوە لێرە بۆیە ساڵانە ضرورە ئێمە وەفدێک بێنین کە ئەم واقعە ببینێ بۆی کاتێک کە باسی هەڵەبجەکەین تەسەوری ئەوە بکە تەفەهومی ئەوە بکە کە بڵێ هەڵەبجە پێویستی بە بودجەیەکی تایبەتە ئەمە قسەی سەرۆکی لیژنەی مالیە کە لێرە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەی کرد وتی من قەناعەتم وایە ئەبێ بودجەیەکی تایبەت بۆ هەڵەبجە تەرخان بکرێ بۆ ئەوەی ڕووی داوە بە شێوەیەک لە شێوەکان ساڕێژ بێ کە ناتوانین بابەتە معنەویەکە ساڕێژ بکەین بەس بابەتە مادیەکان ئەتوانین ساڕێژ بکەین کە ئەوە مەسئولیەتی حکوومەتی ئیتیحادیە داینێ و مەسئولیەتی حکوومەتی هەرێمە کە ئەمە بەشێک بێ لە ئەجندای ئەو هەمیشە کە دانوستانەکە دێت بۆ بەغدا هەڵەبجە و شوێنەکانی دی کارەساتباری هەرێمی کوردستان پێویستە یەکێک بێ لە ئەجندەکانیان بەڵام بەداخەوە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەیڵێمەوە تەنها بۆ دوو مەبەست دێن بۆ بەغدا یەکەم بۆ پشکی بودجەی حکوومەتەکان دووەم بۆ پۆست و بەرپرسیارەتەکان کە لەوێ وەریگرن ئەوش ببێتە بزنس بۆ بنەماڵە دەسەڵاتدارەکانی نێو ئەو دوو هێزە سیاسی. زۆر باشە لەگەڵ مامۆستا ئەحمەد لە مۆنومنت دێنە دەرەوە دیارە گرنگە لەوەی کە هەر کاندیدێک حزبێکی لە پشت بێ بۆیە زۆر جار ڕەنگە کاندید لەم ڕۆژانەدا بزانێ گرنگی حزبێکی پاک و پوخت بەتایبەت ئەگە بە دروشمی دادگەری بێ لە پشتی بێ چەندە گرنگە بۆیە ئەمڕۆ کەرنەڤاڵێکی جەماوەری ئاهەنگێکی تایبەتیان ساز کردو بۆ پشتیوانی لە ئەو پەرلەمانتا و کاندیدانەی کۆمەڵی دادگەری و بەتایبەتی لە بازنەی سەی سلێمانی تەنها کاندیدی کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی سلێمانی کە وەک هەمیشە وە زووزوش دەیڵێمەوە هەڵەبجەی شەهید کە کاتە پارێزگای هەڵەبجە سەی سادەق شارە زوور پێنجوێن خوڕماڵ و هەورەمانە لێرەوە دەچینە ناو ئەو مەراسیمە تایبەتە بزانین کەیف و سەفای مامۆستا ئەحمەد لەگەڵ هەوادارەکانیان چۆنە لەگەڵمانە بن.
ماوەستا تا چەند لە گرنگە لەوەی کە ئێستا تەمان لەناو هەڵبژاردنەکانە کاندیدی سربەخۆ هەیە کاندیدی حزبیشمان هەیە بەڵ چەنە گرنگە لەوەی کە کاندید حزبێک پشتیوانی بکە و جۆری حزبیش فەرقی هەیە تەبعاً ڕاستە وانە چەنە گرنگە بۆت لەوەی کە جەنابەت کاندیدی کۆمەڵی دادگەری چووکە دەشتوانی ڕەنگە وەکوەندێک خەڵکی تر کە دوجار ڕەنگە لە بازنەی حزبایەتیا بێنە دەرەوە بە هەر جۆرێکە بێ ببنە کاندیدی سربەخۆ ئەمێ بزانم ئەم پشتیوانی حزبێتە چەنە گرنگە بۆ ئەم یاسایە لە ئەساس و وادا ڕێژراوە اعتیماد دەکات سەر دوو فاکتەر ینی دەرچوونی هەر کاندیدێک اعتیماد دەکاتە سەر دوو فاکتەر یەکەم بوونی هێزێکی سیاسی لە پشتی بەمەرجێ ئەو هێزە سیاسیە هێزێکی بە هەڵوێست بێ سپاس بۆخوا کۆمەڵی دادگەری لە پشتێمەیە و هێزێکی زۆر بە هەڵوێستە ینی هەموو هێزە سیاسەکان و جەماوەری کوردستان شایەتی بۆ ئەدەن کە هێزێکی بە هەڵوێستە بەشەکەی دیکان کەوتۆتە سەر ئاستی کەسایەتەکەی کە کاندیدە دیسان ئەو کاندیدە تا چەند لای هێزە سیاسیەکە تا چەند ئەو چەمکانی لە ناو هێزە سیاسیەکە بەرجەستەی کردوون چکە دوجار ئێمە بمانەوێت نەمانەوێت ئێمە کادرێکی کۆمەڵی دادگەرین کۆمەڵی دادگەری منی بەربژێر کردووە ئەوەش جاری یەکەم نییە چکە کۆمەڵی دادگەری مەبدەئێکی هەیە کە بەربژێریەکە تا ئەوەندە بە بەرپرسە لێی کە ئەبێتە نوێنەری ئەو خەڵکە دوجارە بێتە لەو هێزە سیاسیە چەندێک بۆ هێزە سیاسیە زیاتر لەوە بۆ جەماوەرەکەیەتی بۆیە لە دەورەکانی پێشوە ڕاستە ئێمە کادری کۆمەڵی دادگەرین بەڵام ئیشەکانمان زۆرتر بۆ جەماوەەر بووە ئەوەتانێ بە هەموو شێوەیەک ئازاد کراوین لە بڕیارەکانە چوار تەوەریان بۆ ئێمە دیاریە کرد لەم چوار تەوەرە کۆمەڵی دادگەری ئەیوت پێویستە پابندی یەکەم ئازادی سیاسی دووەم دژی گەندەڵی سێم شەفافیت چوار خۆشگوزەرانی خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان بێ مەبدەئێک بێت لە بۆیە با بڵێن کاندیدی کۆمەڵی دادگەری ئازادتر بووە لە کاندری هێزە سیاسیەکانی تر لەوەی هەر بڕیارێک لە بەرژەوەندی خەڵک وایە ڕاستە خۆی ئێمە تەبەنی و بڕیارەمانە باشە مۆسا من دەمێ بزانم هەڵوێستێکی جەریئانت کە هەبوو بێ لە ناو پەرلەمانە کەوتبێتیان خۆ دوو کاندیدن ڕەنگە هیچیان پێ نەکرێت بەڵام ڕەنگە فشارێکی زۆرتان لەسەر بوو بێ لەسەر خۆت و لەسەر حیزبەکەت بەڵام هێشتا هەر حەزب پشتیوانی کردبی هەڵوێستێکم پێ بڵێ نیشتیمانی بوو بێ بە قازانجی خەڵک بوو بێ لەوەی کە گیانی خۆت کەوتبێتە مەترسیەوەکەوەی کە دەڵی بۆ نمونە تەنانەت هەوڵی تیرۆرکردن و کوشتنمان درراوە ئێمە لە بیدایەتی دەورەی پێشوو من پرسیارم کرد لە هێزە سیاسیەکانی ئەوانەی کە نزیک بوون لێم وتم کێتان هەیە کاندید بێ بۆ منافەسەی ئەو هێزە سیاسیانە تەمان پارتی بەتەمای هەموو پۆستەکان بوو جێگری سەرۆکی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان هیچ کام لە هێزە سیاسیەکان کاندیدیان نەبوو بۆیە من لەگەڵ جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری و ئەو کاتە ئەمیری کۆمەڵی ئیسلامی پەیوەندیم کرد وتم قەزیەیەکی ئاوا هەیە ئەمەوێ بچمە ناو ئەو منافەسەیە وتی بە گونجاوی ئەزانی وتم بە گونجاوی ئەزانم وتی لە مستەوای تەحەدیەکەی وتم دڵنیا بە ئەو پێشمەرگەی کە لە منطقەی هەورامانات بوو و ساڕوخبارانەکە نەیترسانوە و نەیپسانوە لە ناو حەلەبەی ئازادی و ڕادەربڕینی ناو پەرلەمانە ناپسێت و ناترسێت و فعلەن کە چوینە ناو پرۆسەکەەوە کۆمەڵی دادگەری یا کۆمەڵی ئیسلامی تەنها دوو کورسی هەبوو بەڵام بە هاوکاری هێزە سیاسیەکانی دیکە کە لە چوار دەورمان بوون ئێمە زۆرینەی کورد لەگەڵ ئێمە بوو زۆرینەی کورد لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بوو لە خولی پێشوو و دڵنیام ئەگەر هەوڵی وا بدرێت ئەوە لەسەرەوە هێزە سیاسیەکان لەگەڵ ئێمە لەسەر ئەوە شتت باشت خراوەتە بەردەم ترساندویانی پەلامار هەوڵی تیرۆ شاهدم زۆر هەیە لەو کاتە کە تەلەفۆنم بۆ کرا لە شوێنێکی زۆر بەرزەوە کەوا ئیسtismاری ئەو بابەتە بکە وتم چۆن ئیسtismاری کەمتی خۆ دەزانی وتم بە پۆستیان بە پارە وتی بە هەر کامیان بێ ئامادە بەس بەمەرجێ بکشیتەوە بەس بەمەرجێ بکشێمەوە تەمان جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری تەلەفۆنی کرد وتی وەزاکە چۆنە وتم وەزاکە زۆر خراپە وتی تەحمولیەکەی وتم ئەگەر هەر هەموو پارچەکانی لەشم پارچە بکەن هەر پارچەی لەسەر ڕێگەیەکدا بنێن مستەحیلە سەحە بکەم چکە هەندێک لە هێزە سیاسیە شیعی و سونیەکان کە ڕەفیقم بوون لە بیدایەت پێیان وتم ئوستاد ئەحمەد
تەنەزول ناکەی سازش ناکەی سەحب ناکەی وتم تاقیم کەنەوە بۆ یەکجار بۆ دوایەکیان هەر لە ناو پەرلەمانە هەڵسایەوە وتی ناسیومانی کە پیاوێکی سەرسەختی کە پیاوێکی ڕاوێستاوی بۆیە پشتگیری دەکەین هەتا ئاخر نەفەس وەفیعلەن 53 دەنگ لە هێزە شیعیەکان لە هێزە سونیەکان کە ئەوانەی لەو پرۆسەیە لە هێزە کوردیەکان تەمەن لە ناو هێزە کوردیەکان ئێمە زۆری نەبووین لەوێ باش ئەمانە هەمووی بۆ لای توهاتوون بۆ پشتیوانی لە کۆمەڵی دادگەری و بەلەخەس بۆ ئەمڕۆ بۆ لای توهاتوون چی بە تازە پێگەیشتوویەکەکەی کە ئەمڕۆ یەکەم دەنگدانێتی ئەم جارە و ئەوانەشی کە بە ڕیشێکی سپی و بەتەمەنەوە هاتوون لە پێشەوە دانیشتون بۆ پشتیوانی لە ئەحمەدی حاجی ڕەشید چۆ بەڵێنێکیانە دەیتێ چیان پێڵێیت یەکەم جار دەستی ڕیش سپیەکان ماچەکەم دەستی ماندوو نەبووی گەنجەکانە گوشم ئەڵێم ئەو بەڵێنانەی لەو پێشداومە ئێستا دروشمێکم مەڵبژاردووە بەردەوامین دڵنیا بن گەندەڵکاران لە هەست بن لە هەر پرە و پۆستێکا هەبن بە گژیان ناچمەوە بێتەرە دوود بێترس بێ دڵڕاویایی ئەوەی توانیومە هێزەکانی دەرەوەی هێزە دەسەڵاتدارەکان هەوڵم داوە بۆ کۆکردنەوەیان دووبارە هەوڵەدەم بۆ کۆکردنەوەی ئەو هێزە سیاسیانە بۆ ئەوەی بتوانین چونکە ئێمە بە 5 پەرلەمانتار لە بەغدا ئەوەی بە ئێمە کراوە بۆ ئەم خەڵکە لە جوڵاندنی مەلەف لە بەدواداچوون لە هەڵوێستی تەندروست لەبارەی زیندانیانی بادینانەوە ئەو هەڵوێستەی کە ئەو پەرلەمانتارانەی ئێمە نوانمان بەرامبەر بە ڕۆژنامە نووسان بە 50 پەرلەمانتارەوە نەیانتوانیوە بینوێن بۆیە بەڵێن دەدەم لەوە پێشیم کرد بێت لە ئەم جارە ئینشاڵڵا سوورترە بم و داکۆکی کارترە بم مکورترە بم لەسەر بەڵێنەکان. سی ساڵ خەبات لە بری پێشکەوت وڵاتێکی وێرانیان بۆت بەجێهێشتی دەستگا و دامەزراوەکانیان داخستی پەرلەمانیان بە تۆپی باز دایە بەڕێژنەی تۆپخانەی خۆیان کێڵگە و مەزارەکانیان داگیر کرد کانیاوەکانیان وشک کرد گەندەڵ نەمانەی کەنە بەرپرسی ئەم وڵاتە دەستپیس نەمانەی کەنە خاوەن خەزنەی ئەم وڵاتە دەمپیس نەما کەناڵێکی بۆ نەکەنەوە. ساڵی ڕابردوو ئەحمەدی حاجی ڕەشید لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەرچەندە لیستی کۆمەڵی دادگەری لە بەغدا تەنها 2 ئەندام پەرلەمانتاریان هەبوو بەڵام ئێستا توانیویانە کۆدەنگیەک دروستکەن کە هیچ نەبێ لەم کۆدەنگیەدا چەند پەرلەمانتارێکی تری بوێر بۆ پشتیوانی لە ڕاو پرۆژەکانی خۆیان بۆ خزمەتی خەڵک کۆ بکەنەوە. بۆ نمونە ئێستا چەند پەرلەمانتارێکی عێراق پشتیوانی دەکەن ئەوانش کە غالب محەممەد ڕێبوار کەریم وەروەها سەرکەوت شانسەدینە کاکتۆرەگەر چەند ساتێک بووە سپاسان دەکەم. ئێوە ڕاستە لەم بازنەیە کاندید نین هاتوون بۆ پشتیوانی مامۆستا ئەحمەد بۆ هەڵەبجا ئەگەر بڵێم ئێوە لە دەرەوەی بازنەی کۆمەڵن لە حزبێکی ترن ڕەنگە ڕۆژێک یا ئێستش تەنانەت ڕای جیاوازتان هەبێ بۆچی ئەتانوێ لە ئەمڕۆدا پشتیوانی لە ئەحمەدی حاجی ڕەشید بکەن؟ یەکەم ئێمە سربەخۆین هیچ حزبێکی سیاسی نەبووین و نین یعنی ئێستا بە تاکید کاندیدی سربەخۆین هەموو خەڵکیش دەزانێت هاتوین پژگیری ئەم پیاوە بکەین و لەگەڵ مامۆستا سۆرانە بە تایبەت کە ئەم پیاوە لەم بازنەیە کاندیدە لەبەر کۆمەڵێک سیفات کە تیامانادیوە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئەم پیاوە ئازایە ئەم پیاوە ڕازگۆیە ئەم پیاوە خزمەتکاری خەڵکە بەبێ گوێدانی ئەوەی ئەم خەڵکە نەک چ ڕەنگیەکە چ نەتەوەیەکە تەنانەت سەیری ئەوەی نەکردووە کە ناوی چییە سەیری کردو کە ئیشی چییە بۆ وەزارەت بە وەزارەت لیژنە بە لیژنە لەنێو پەرلەمان داکۆکیکارێکی سەرسەخت بووە ئەم پیاوە پشگیری ئەو هەوڵانەی کردووە لە لیژنەی دارایی کە لە پێناوی خەڵکاکراوە ئەم پیاوە هەوڵی داوە لەگەڵ ئەم هاوڕێیانەیە بۆ جێبەجێکردنی مافە دەستگای خەڵکی کوردستان بۆ میلەت نەک بۆ دەسەڵاتێکی گەندەڵ لەبەر ئەوە ئێمە بەڕاستی هاتوین بەو پڕی سەربەرزانە نەک پشگیریەکەین داوای لەکەین دەنگی یەکەمی ئەم دەفێرە بەدەستبێت باشە پێشێ بچیتە بەغدا ئەتناسی کە بەم شێوازە بێت یا ئەم پشگیریەتە کرد کە ئێستا بەو شێوازە پشگیریەکەیت؟ من جوابی من خوێندکاری ئەو بووم خوێندکاری ئەو بووی لە زانکۆی گەشەپێدان بەس دوجار ڕەنگە هەڵوێستی سیاسی و کاری بەغدا جیاواز بێت. لە ڕاستیە ئەم ناسی لە ئەنجومەنی پارێزگا و ئەشم ناسی کە چەنە خوێندکارێکی مولتەزیم و مەزبوط و ئەم ناسی و ئەمزانی من یەکەم ڕۆژ کە هات تەقدیمی خوێندن بکە بینیم
کە هاتووتی من ئەمەوێ من پێم وت بڕۆ بەشێکە پەیوەندی بە سیاسەتەوە بێت و پیاوێکی سیاسی وتێ نە هاتووە چمە بەشێکە پەیوەندی بە حسابیەوە بێت چکە من حەزم لێ فێر بە هەر ئالە و ڕۆژە منم پیاوم خۆشەوێ و بەڕاستی ئەزمموی 3 ساڵی کارکردن لەگەڵ ئەم پیاوەیە و لەگەڵ هاوڕێکانمان دەری خستکە ئەم پیاوە شیاوی ئەوەیە کە هەموو هەوڵێکی بۆ بدرێت کاک سەرکەوت تۆ بۆ دەتوێت پشتیوانی لە مامۆستا ئەحمەد بکەیت؟ بەڵێ مامۆستا ئەحمەد پێشەوەی لە پەرلەمان دەیەکەوە کار بکەین ئەڵوێستە ئازاری ڕاستگۆیی و مەردیەکانیمان بیستووە یعنی زۆر بەناوبانگە لە کوردستانە بۆ ڕاستگۆیی لە هەڵوێستەکانیە بەڵام من لە بەغدا کۆمەڵی هەڵوێستی زۆر ئازارم لە بینیوە من عادەتی سیاسی ئازار زۆر خۆشێت ئەو ئازایەتی لە مامۆستان بینیوە لەوانم نەبینیوە کە 25 پەرلەمانتارەوە لە بەغدا بوون کوتلێکی گەوریان هەیە ئەو شەوەی کە هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان کرا وڵاتانی ئیقلیمی ناوچەکە هێزە زەبەلاحەکانی عراق بە تەهدید و بە هەڕەشەکردن و فشارکردن لەو پیاوە بۆی پاشەکشە بکات لە کێبەرکردنی کاندیدەکەی پارتی پاشەکشەی نەکرد دار و بەدەهێنا بۆ سەرخەت ئەو پیاوە بەو شەوەی پاشەکشە نەکرد بەیانی سوور بوو لەسەر هەڵوێستەکانی خۆی لە کێبەرکردنی دەسەڵات هەتا ئاخر نەفەس لەگەڵ بەڵێنەکەی خۆیان ڕاستگۆ بوو لەو ڕۆژەوە هەتا وەکو ئەمڕۆ کە کاتی بانگەشەیە ئێمە یەک هەڵوێستمان نەبینیەوە ئەم پیاوە پاشەکشەی لێ بکات زۆر جار لەوانەیە وەکو حیزب کۆمەڵی دادگەری هاوڵێستێکی هەبوو بێ حەز نەکرد مامۆستا ئەحمەد لەو بابەتە هاوڵێزی بۆن بوونە لە بابەتێکا کە پەیوەندی بە هێزە سیاسیەکانی کوردستان هەیە بەڵام مامۆستا ڕێچکەکەی خۆی بەرنەیاوە حتا دڵی حیزبیشی لێ شابێت ڕێچکەی خۆی بەرنەیاوە بۆیە دەست بە مامۆستا ئەحمەدەوە بگرن مامۆستا ئەحمەد بۆ هەڵەبجە بۆ کوردستان و بۆ هەموو عراقیش گرنگە ئێمە لە بەغدا لە هەموو پەرلەمانتارەکانە پێویستم مامۆستا ئەحمەدە لە لیژنەی مالیە بێت جا ئەوەی کە هەڵەبجەکان و سەی سادقەکان و پێنجۆنیەکان چەنە پێویستە مامۆستا ئەحمەد بێ و پیاوێکی ڕاستگۆیە کاک چۆر هەمان پرسیار بۆ جەنابەت بۆچی پشتیوانی طبعا من حەزەکەم تۆزێک بڕۆمە دووەوە من ئەندامی ئەنجومەی پارێزگای سلێمانی بووم پێش من کاک ئەحمەد ئەندامی ئەنجومەی پارێزگای سلێمانی بووە و پێم وایە ڕئیسی لیژنەی اقتصادیش بووە یانی شتە جوانەکانیم لێوێ بینیە و بە وەرەقە و بە نووسراو کە بۆ ئێمە ماوەتەوە کاک ئەحمەد لەوێ 9 ساڵ دیفاعی لە خەڵک کردووە دا پشتیوانی کردووە لەو کاتۆ من ئەم ناسی کاتی ئەندامی ئەنجومەنیش بووم تەلەفۆنمان بە یەکەوە هەبوو معلوماتمان بە ئەگۆڕیوە لەگەڵ یەکە و لە پەرلەمانش بەڕاستی من کەسێکم بەڕاستی زۆر سەریحە دیفاع لە یەکێ بکەم تا سەرێستان دیفاعی لێکەم من وەکو غالب ئەگەر خەڵکی هەڵەبجە بم دەنگمەدا بە کاک ئەحمەد لەبەر ئەوە شتەکانی بینیە هەموو مووقفەکان دیارە هەموو کەسێک بە مووقفێکی بینی بۆ منە مووقفی کاک ئەحمەد لە هەموو شەڕێکا لە پێشمان بووە ئێمە لە دوای ئەو بووین یعنی هەوڵی نەداوە وەکو خەڵکی تر لە دواوە بێ بۆ ئەوەی دەرنەکەوێت بۆ منە مووقفی دکتۆر ڕێبوار لە کاتێکا ئێمە بە 6 کەس ماینەوە کە داوای ئەوە بکەین کە موچەی فەرمانبەرانی سلێمانی بکرێتە سەر عێراق 6 کەس ماینەوە لە لیژنەی مالیە پشتی ئەم بووین یەکێک لەوانە دکتۆر ڕێبوار بوو دەیان سەدان تەلەفۆن لە بەرچاو خۆمە بۆی هاتووە بەس بتەوقعەکە سەحبکەوتی سەحبی ناکەم ئەوە ئیتر من و کاک سەرکەوت واز لێبێن ینی کە ئێمە یەکلا بووینەتەوە لەگەڵ ئەم دوو بنەماڵە کە ئەزانین دز و گەندەڵن لەبەر ئەوە تکا لە خەڵکی هەڵەبجە ئەەکەم بڕواتە سەر سندوقی دەنگدا و ئەگەر ئێوێ حەق لە هەردوو بنەماڵەکە بکات و دەنگدا ئەحمەد حاجەڕەشی چونکە بەڕاستی ئەحمەد حاجەڕەشی لەوێ شەڕێکی قورسی کردووە بەرامبەر بە ئەوان لەبەر ئەوان هەمویان هاتبوونە سەر خەت بۆ ئەوەی نێڵن بڕیاردەری لیژنەی مالیە وەرگێت چکە یانزانی ئەگەر لە بڕیاردەری لیژنەی مالیە بێ شتی باش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە دژی گەندەڵکارەکانی هەرێمی کوردستان ضروریەتی ئەم تەنها پشتیوانی لەسەر هەڵوێستی ڕابردوونیە ضرورەکەم بچێتەوە ئەم یەکێکە لەو کەسانەی کە ضرورە من پێم وایە لیژنەی مالیە بێ کاک ئەحمەد لیژنەیەکی نقصان دەرەچێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەرەوە ضرورە کەسانی وەک ئەحمەد حاجەڕەشید لەوێ بێ بۆ ئەوەی بتوانێت دیفاع لە خەڵکا ئێستا من خۆم هەموو جارێک ئەڵێم گرنگ نییە ینی ئەگەر غالبیش دەرنەچێ گرنگ نییە بەس گرنگە ئەوانەی وەکو غالب بیرەکەنەوە لەوێ بن یەکێک لەوانەیە کە وەکو غالب بیرەکاتەوە کە هاوبەشین لە بیرکردنەوەمان کاک ئەحمەد حاجەڕەشید ئەوەی کە لە حزبێکی ترایە هەڵوێستی ئەوە ناگۆڕێ لەگەڵی چکە خەڵک ئەخر خەڵک وە ئەوەندە ڕۆشنبیر نییە ئێستا کە بڵێ وەڵا باسێری شەخصکەم چکە شەخصە نێرە ئێمە گرنگەوەیە لە مەجموعەیە خاڵی هاوبەش بە یەکەوەین ئەو خاڵ هاوبەشانە هەمووی بە خانجازی هاوڵاتیان نەگەڕێت هەر لە ئەوڵەوە هەتا ئەخیر کە ئەوانە ئێستا دژ بە کاک ئەحمەدەکان دژ بە کاک سەرکەون دژ بە ئێمن هەمووی بوون بە بنەماڵە هەمووی بیر لەوەکەنەوە چۆن کوڕەکەی خۆی بکا بە شوێنی خۆی چۆن کچەکەی بکا بە خاوەنی کۆمپانیای دەرمان چۆن کوڕەکەی تری مەسەلەی مەسخوا و نەوتی بێ بەڵام ئێمە هەموو ئاوادمانەوەیە کە خەڵک چۆن موچەکەی سی ڕۆژجارێ وەرگێ کەمە ئاواتێکی زۆر بچووکە ینی خەڵک حەقێتی سی ڕۆژجارێ موچە وەرگێ ئەسا لەناو جەرگەی بازاڕی هەڵەبجە ویستمە لێرە دوکان و شتت هەیە بزنست دەست پێ کردووە بەڵام پێشەوەی بێمە سەرەوەی کە بزانم بزنسەکە چۆن دەست پێ کردەمەوێ ئەم پرسیارە بکەم کە خەڵک
زۆر پرسیار دەکات نەگرت تەنها لە تۆ کە ئێستا بوویتە پەرلەمانتار لە هەر کەسێکی تر کە پۆستی حکومی وەرەگرێ لە هەر کەسێکی تر کە دەبێتە پەرلەمانتار ئەم پرسیاری زۆر لێکرێ ئەڵێن پەرلەمانتار یا خەڵک بۆ بزنس دەبێتە پەرلەمانتار بۆ پارەکەی بۆ موچەکەی ئێستا دەڵێن ئەحمەدی حاجی ڕەشید ئەرەبا بە 2 خول تێری نەخوارد سێ خول کاکە بە ئەنجومەنی پارێزگا تێری نەخوارد بە ئەنجومەنی نورانی عێراق بۆ وازنایەنی بۆ دانانیشێ بەمێ بزانم سەرۆک سامانی تۆ چییە دوکان و بازاڕە چی هەیە چیت هەیە لەوەی کە ئێستا پێویستت بەوە بێ موچەی بەغا جارێکتر وەرگریتەوە